Mustafa! Hakan, Milano.
ميلو علميا وامسا زوراني كل حرز متان بقان داعتي لراني راعتي مولا بقى محسن يبوش بي مستمع فمعقولة روش السيم صوري برنامج دادني روش يتسام صور بقي إجدان اشتى برنامج دادني أسنان هل يصين الخير هل يصين الخير يلا عونير يلا بطل يا قلبك يا المساجد يا تشبه انت بس جول هوني هوني
والله مستعد. مش ناقش بقرا والله يتصل كني كمان لا الازاد اللي موجود ناقش عافية داري عافية داري.
العافيه. اليوم طلبات راح تخسر والله. ورا صالة ورا 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 كله ورا
داري لقريبة 77 عبد داري جلد يا بيدي لا والله كله كوبا لك شو تاكل كده دايما من الخوالي والله بس ناس من كذا نشتغل ها شغاوي لا ها؟
Yunus برنامه نیولا و رچوته ها؟ لا والله برنامج يومانيا إمام حسن جوهري غطي زانه الاسباني وتشونا ودون صوت اليوم حدثكم اليوم حسن دياب يلا عفي دياب دياب عفي دياب تفضل تفضل يا دياب ورمسك يا دياب مين هو دياري Biso, kaga ora kaga. Sanga ora bu. يا عفي دياب Kaga ora. هذا توسع وقلت اسمه شوفي زين تو عندك. شي باشتري انا من تشوفه. طلبه başlıyor bak. Ulan şuna bak talaba başlıyor. Bu. Sen böyle. هولي هولي يلا يلا هولي 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 يلا ها؟ نظام بقول عنهم تهلوا لا عاد السياق والله معنا يعني Hey!
بعرف مشكلة ساعات كيف الدولة تقي أخرج بالنسبة سيدة قوية هريز نفيز والله إني بمعنى فيش تبقى
هات والله هات
الشيء يسمو.
Hey! Kom maar! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Kom op! Goed! Goed! Volgend jaar!
Hey! Kom maar! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Hey! Kom maar! Kom op! Goed! Goed! Volgend jaar!
Hey!
Hey! Kom maar! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
ترتیب زەحمەت دەبێتن بە تایبەت کە ئێوە بەشێک لە یارزانەکانتان لە هەڵبژاردی تازەتە گەشتوانی عراقن ئەمڕۆ بینیمان ئاسەنجتان بینی بۆ بردنەوەکە بەڵام سێ خاڵی یاریەکە دەتوانین بڵێن بۆ ئێوە گرنگ بوو. طبعا بەخێراتتان دەکەم زۆر سپاس و ئێوەش طبعا یاریەکە دایما بدایەتی کە یەکەم یاریە زۆر سەعبە لە هەردوو فەریقی بدایەتی هەندێک یاریزانمان هەیە تازاتەوە ئەجوایی و نەقسی زۆرشمانەوە بەڕاستی چەند یاریزانمان لە هەڵبژاردی عراقەوە دووسێ ئیسابەشمانەوە یەک دوو لاعیمە بە ئیسابەش یاری کرد بەس دەستخۆشی لە یاریزانەکان دەکەم ڕوعەتی یاریزانەکان گەڕانەوەی یاریزانەکان وەی کرد یعنی گۆریش بخۆین هەر گۆل بینینەوە ئەمە ڕوعەتی یاریزانەکانە ئێمە وەکو خۆمان بەڕاستی دەمانەوێت تیپێک دروستکەین بۆ یانەکەمان لۆ مستەقبەل یاریزانەکان بەڵام الحەمدولیلا ئەو یاریەکەمە ئەو ساڵ دەورێکە فەرقیە لەگە پار بەس ئینشاءالله لە یاریەکانی دابێ ئەو کێشە و گرفتانەمانەیە لە هەندە مرکز و لە هەندە یاریکردن ئینشاءالله چارەسەریان دەکەین زۆر سپاس بۆ ئێوەش بە ماندووبوونی ئێوە من دەستخۆشی دایمە لەنگۆ دەکەم هیوای سەرکەوتان بۆ دەخوازم. ئەمڕۆ یەکەم یاری خۆل بوو تووشی ئاسەنجێکی زۆر هاتن بۆیەوەیەوە نەقسی یاریزانان لە تیپەکەتان هەبوو بەڵام توانیتان سەرکەوتن بەدەستبوونکە بۆ ئێوە سێ خاڵەکە گرنگ بوو. سەرەتا بەنایخوا بەخێراتتان دەکەین ئەلحەمدولیلا توانیمان یاریێکی باش بکەین یەکەم یاری خول زەحمەتە بۆ هەموو تیپێک یاریزانیش زۆریشمان چار یاریزانمان لە منتەخەبە و مسابیشمانەیە الحەمدولیلا بە یارمەتی هاندەران و ڕاهێنەر و دەستخۆشی لەمان دەکەین و توانیمان سەرکەوتن بەدەست بینین.